ماڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە بۆنەی ساڵیادی ڕاپەڕینی جەماوەری شاری سۆران و ڕەواندوزوو چۆمان و دەوروبەری بەیاننامەیەکی بڵاوکردەوە ڕاگەیاند لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە دەیسەی 92دا بە هەمووچین و توێژەکان و هۆز و عاشیرەتەکانی ناوچەکە بە پشتیوانی خوای باڵادەست مەردانە لە پێناو سەربەرزی گەل و ئازادی خاکی کوردستان هاتنە دەست لە هێزی زەبەلاح و سەرکوتکەری حەزبی باس لە ماوەیەکی کەمدا لە ناوچەی ڕایان لە ناوچەکەدا ڕایان ماڵین و تەخت و تاجی زوڵم و ستەمیان ڕیشەکێش کرد. ماڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی دەشڵێ مەخابن ئەزمموی تاڵی دوای راپۆرین تاک و کۆمەڵی کوردەواری لە سیستەمی نوێی خۆسەپێن بێ هیوا کرد و بەم ڕۆژەی گەیاند کە دۆستانی نیگەران و ناحەزانی خۆشحاڵ کرد. سەرڕای هەبوونی سامانێکی گەورەی نیشتیمانی بەڵام زۆربەی دانیشتوانەکەی لە ژێرهێڵی هەژاریەوە دەژین. مەخابن دەبێ ئەو ڕاستیە بڵین ئەوە ئەزممونە تاڵی لەبارەی کارگێڕی سیاسی و ئابووریەوە پێشکەشکراوە ئەگەر خراپتر نەبوو بێ لە ئەزمموی داگیرکەران ئەوە لە زۆرەوە کتومت کۆپی ئەوان بووە. ئەوەش بە هیچ شێوەیەک شایستەی گەلی تێکۆشەری کوردستان نییە.